باش تماشاوان نجا جاردن بو برنامه خو برنامه مایک خلک بخیر بن تورمه روجی بنابو نشانن مترسیا بالابونا مادن هوشبر عنکو بهوشکر لهرما کردستان چنه گلو به تبتی کدن هدا جار جار او یک ده تبیستن کو کستن گرتن کو سردریه عنکو بازرگانی به مادن بهوشکر دکن او گله کسین دجی ده نگرتن کو وان مادام بکارتینن لگور اماره کی ربراتیا سایش سلیمانی ل 2003 هيا نها 452 کس به مادن هوشبر وات نگرتن ایروجی بگومان کسی که لباجار سلیمانی هاتا گرتن کو نزی کیلویا که ماده حشیش ببوم ده پرانیا دنیای ده پرانیا جهانی سر دریه که گلک هور گلک هسکار ده گل مادن هوشبر ده تگرن و گلک اصلا تند هنه کو لهمبروان کسان ده نب کارینان انکو او کسی بو همبروان یسان ده نرو پروکرن کو سر دریه به مادن هوشبر دکن و بکارتین کو بگومان اف ماده جروی تندرستی کاریگریه که هری خراب لسر خلقی دی که هر کسی که به فی ماده منمن به جانای به تمامی تک دیچه و دبیتا بارگریانی که هری مترسیدار لسر جواکی جی گلو لکردستان جی کو جار جار لدوروبرن هرما کردستان لولاتن در دور گلی جار مادن هوشبر دهتا بو هرما کردستان مترسیاوی چیه لسر خلقی ما بله مترسی بلاو بنای ماده هوشبر لهرم دا بین رابرزه کن اما ناو نشانی توریم روی برنامه مایک خلکه به تبتی لیساده که زور جار باس لوا کرد که هندک که خلک ناو بناو اگریت که او خلکنه به تایبت که معامله به ماده هوشبر و دکنه و بکار دینن که به پی امر کی آسایش سلیمانی ل 2003 و تایسته 452 کس به ماده هوشبر و دزگیر کراون کاریگری خرابەکانی مادەی هۆشبەر لە کوردستان ئەو پێویستە چی بکرێت بۆی ڕێگیری لە هەمبەر مەترسی ئەم بەکارهێنانی ئەم مادەیە لە ناو کۆمەڵگادا بگرێت. بەڵێ یەکەم پەیوەندیشمان ئاڵێ لە شاری سلێمانی. باشی ئاڵێ خان بەخێر بێت. زۆر سپاس مەمنوون کاردەکارگیان دەستخۆشی گەورەکە و لە یەکەم سپاس. بەڕاستی بۆ بەکارهێنانی مادی هۆشبەر من بەڕێی من دوو کاریگەری هەیە کاریگەریەکیان مادی و معنەوی هەیە تۆ ئەو کەسی کە مادی هۆشبەر بەکارهێنی تۆ ئەبێ بزانی کە ئەم مادەیە بەڕاستی شتێکی زۆر خراپە تۆ بەڕاستی دوو زەرەرەگەێنێ بەخۆی وەکو پێم وتی مادی و معنەویەکەی کە تۆ ئەوە ئەزانی کە ئەو شتێکی خراپە کە بگیرێت بەڕاستی نازانم یعنی کە بگیرێت دەربازبوونێ نییە لەو مادەیە ئێمە ڕاستیە لەسەر لە هەرێمی کوردستانیشا ئەوە شتێکی زۆر بڵاو بۆ ئەوە تا ئەبینین لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە شەونیە نیوکیرۆ و نازانم یعنی شتی زۆر ئەگیرێ حەبوو دەرمان و هەنێ شتەیەکە پێویست ناکا گەنجی ئێمە پەنای بۆ بەرێت بەڕاستی پێویستە حکومەت ئاوڕێکی جدی باتەوە نێڵێ ئەو دیاردەیە زۆر بڵاو بێتەوە چونکە ئەبینین وەکو ئەژدانی لە شاری کەرکووک نازانم یعنی ئەو مادەیە ئەچێنرێت کە بەڕە هەنێ گەنج پەنای بۆ ئەبا پێویستە ئەو گەنجانە هۆشیار بکرێنەوە ئاستی سەقافەتیان بەڵێ خەن پێت وایە بەس ڕێوشێنی ئەمنی بگرێتە بەر بۆ لەناوبردننی ئەم مادەیە لە ناو کۆمەلگادا یان پێویستە لە ڕۆشنبیریەوە کۆتوش هەڵێ هەوڵێکی فراوانتر بدرێ بۆی خەڵکی لە مەترسی بەکارهێنان و مامەلەکردنی ئەم مادەیە هایدار بکرێت ئەنکو ئاگادار بکرێتەوە بڵێ وایە پێویستە حکومەت ئەو گەنجانە هۆشیار بکاتەوە وەلو بەڕاستی گەنجی ئەمەش نازانم یعنی کە قسەیان لەگەڵەکەی هەمویان بەدەم یعنی کەسێکی زۆر تێگەیشتون بەڵام نازانم یعنی بۆچی پەنابن یاخود زۆر جاریش بەخوا بەڕاستی ڕێزمێ بۆ کەسانی کە دەوڵەمەندن بەڵام کە کەسێک دەوڵەمەندە بێ یەکسەر پەنا بۆ مادەی هۆشبەرە بای تلیاک بەکارێنێ یاخود حەشیشە کە زۆر سپاس کاگەکارگیان. بەڵێ حەمید لە شاری هەولێرەوە کاک حەمید ئەم کاتەوە باش ئەو کاتتان باش لە شاری هەولێرەوە سڵاو لە کاگەکاری بەڕێز لە هەموو کەناڵەکەتان زۆر سوپاس بە ناوێ هەموو کارمەندەکانی ئێمەش ڕێز و حورمەتمان بۆ تۆیە کاکە حەمید فەرموو سپاس بۆ بەڕێزتان دیارە ماوەیەکە مای خۆشحاڵیە کە دەمانەوێت پەیوەندیەکەتانەوە بکەین بەڵام چۆن بخوا دەکی زۆر ئەوەش مای خۆشحاڵی گەنجی داوەتەوە ماڵلایەک مایکی خەڵک سەبارەت بە ئەوەری بەرنامەکەتان بەڕاستی ئەگەر نەکرێتە کارتێکی سیاسی ئەمەشیان مەسەلەی مادەی هۆشبەر شتێکی زۆر خراپە وەکو خۆتان دەزان لە ناو ئێمەداوە شتێکی نییە داواکوتان نەبووە لە کوردستاندا لە دەوروبەر مافی سومانە بەڵام لە کوردستاندا حاڵەتە کەمیشە زۆر بەخەمی سوما بەڵام بە هەموو داکەون لەەوە بدرێت لە
لە ڕێگای وشارکردنی گەنجەکان هەری وایە بۆ بڕقسەندنی سەرقاڵ و دەستی دیکەوە بەڕاستی و سنوورەکان دابخرێن ئەو کەسانەی کە ئەوانە ئەو ڕۆژبەرانە کە داخل دەکەن بەڕاستی گرامەی چاک بکرێن کە سزا بدرێن کە ئەو دیاردەیە نەبێ بە دیاردە لەناو وڵاتی ئێمەدا بەکارتێکی گوشار وەکو مەسەلەی مێکانەکان بەڵێ کاک حەمید دیارە دەنگی تۆ باش نایێت ئەمە کاک حەمید لە هەولێرەوە سوپاس بۆ پەیوەندیەکەت دەشتی دیسان لە هەولێرەوە کاک دەشتی ئەم کاتەوە باش فەرموو کاتت باشتر هەموو کاتێک دیارە مەترسی لە ومادە ڕۆژبەرانە لە هەرێمە کوردستان دیارە تەسیری دراوسەکانی هەرێمە تایبەت وڵاتی ئێران زۆربەی ئەم مادانە لە شوێنکانی وێن دەرەوە ئیسرات دەکرێت بۆ هەرێمە کوردستان بۆیە تێکەڵاوی و کراوەی و دیموکراسی و کۆمەڵێک هۆکار هەنە کە دەتوانین بڵێن بۆتە هۆکار بۆیە حکوومەت هەرێمی کوردستانیش هێزە ئەمنیەکان پێم وایە کەمتەر خەم نەبووینە دەشبینین بە بەردەوامی ئەم کەسانە دەگیرێن و ئەم باندانە ئیجراعاتیان لەگەڵ دەکرێن ئەم باندانە بە سزای یاسا دەگەن بۆیە زەروریشە هەر تاکێک و ڕاگەیاندنەکان و پێم وایە وەزارەتی تەندروستی و تەربیەش دەبێ شتەی ئەویان هەبێکە خەڵک تێبگاتن ئەم مادەیە چەندە زیان بەخش ئەم مادە چەندە بە زیانی ئێمەتەوە دەبێت ئەگەر بێت ئێمە ببین بە کەسێکی بەکارهێنەر بەڵێ تەماشاوانە نێجا ئیران کو یەکێ جوان وڵاتێن کو بەردەوام پەنجاوەیە چەندێ بۆ دێتە ڕێکێشان کو ژێ دەرێکی سەرەکی و ڕاستەوخۆیە بۆ ئینان ئەمادێن هۆشبەر ژاریە بازرگانیە وی مادەی بە بۆنافەخارێمێ و بەرپرسێن ئەمنیژێک vەیەکی پشرازیکەن و هەژمارە گرتیان ژیوێ چەندێ نیشاندەدا کو زۆرترین جهێن مادە لێ دەهێتە هاوردەکردن سنوورین ئیرانەیە و عێراقژی بە دەرەجە 1000 کیلومتران بێگومان هەفت سنوورە دەگەل ئیرانێ و تورکیا هەروە لە پشتی ڕوخاندنە ڕژێمە سەدام حوسێن لە 2003 لە باشوورە عێراقژێکی گەلێک جاران بەڕێ هەندەڤەران خانەقین دەڤێندن جاردن ئەو کەسێن بازرگانی بڤی مادەیتکەن لە گورزانیاریان تینە نافەرێما کوردستانێ بەڵێ کاک لایەقمان لەگەلە کاکە جان چۆن ئەم کاتە باش زۆر سپاس کاک لایەق بە قوربان دەستخۆشی بەرنامەکە دێکەم زۆر سپاس بە قوربانم کاکە وەڵی مادەی بە هۆشبەر کە شتێکی زۆر خراپە یعنی تۆ لە کاتی حکوومەتی باسە هەچ کەسێ پێویژرا ئێعدام بوو ئێستا بۆ ئێعدام نییە مافی مرۆڤ بۆ کەسانە حەق نییە هەبێکە ئیشی تێگەدەرانەکەن ئیشی تلیاگەکەن ئەوە کارێکی کوشندەیە حەق نییە وازیان لێبێنی بە 20 ساڵ و بە ئەم شتانە حکم دێنیا هەتایی برا هەر نامێنێتەوە باشە دو چوار کەس ملی بکەن بە پەتەکەیە سلینگیان بۆ واستنام کارانە ناکرێت ئەنی پێت وایە وەکو توالێ ئەوەی کە بەو شێوەیە تەعاملە گەل بکرێت ببێتە هۆی لە ناوبردننی ئەو دیاردەیە لە ناو کۆمەلگایان پێویستە ڕێوشێنی دیکە و شارکردنی کۆمەلگا بەشێکی گشتی توکمەکردنی سنوورەکان ئەوە بگرێتە بەر خۆی تونکردنی سنوورەکان لە هەر شوێنەکە بەتلیاک چێ شیلویەکە کابرا بە شاخێکە ئەڕوا هێنێتە ئەمدی و ئەیفرۆشێ بەس ئەگەر تۆ ملی بکەی بە پەتەکە سلنگی بۆ هەڵواسی چوار کەس ڕەمیکەی یادامیکەی ئەم کارە ناکرێت بەڵێ کاکێ من لە چار قۆرنا هەموو کاتێک کاکێ من فەرموو باشی جاری من زۆر سپاس بەرزی بەنسبەتەوەرەکەتەوە دیاردەی دریاک و ئەشش و ئەو شتانە دیارە شتێکی خەریکە بێتە بەرچاو لە هەرێمی کوردستانیشدا بەڵام بەڕێی شخصی خۆم حکوومەت دەتوانێت ڕێگە چارەیەک بۆ شتە بگرێتە بەر وەکو سنوورەکان زۆرترکا و لەو ڕۆوە بەڕێی من دەتوانێت شتێک بکە ئەو دیاردەیە ئەوەندە زەغ نەبێ وەکو دوکانی مەشروع فرۆشەکانەوە بە ئازادی بکرێنەوە ئەگەر بکرێ من زۆر پەیوەندیم دەکرێت ئەو کاتێکە باسی پێشمەرگە دەکرا دوو قسەم هەیە لەسەر کە من پێشمەرگێکی بارەگای مەڵبەندم بەڵێ فەرموو 50 شەوە تا ئێستا ماچمە وەرنەگرتووە بەڵێ بەڵێ کاکێ من بەخداخەوە کاکی من هیوادارین بتوانێت تەلەفۆن بکاتەوە سەرنجی خۆی ئەوە یەخیرەکە دەرببرێتەوە باوکی شەماڵ لە شەقڵاوە چۆنی کاکە باشی زۆر سوپاس سەلام کاکە ئەمە پێشنیارێکمان هەیە بوو فەرموو ئەگەر بکرێ
بەرنامەشی لەسەر خۆراک بکەن خۆراک بەرێ ئاوە پێ زمانگە ڕوونی زەیت نهاتی ئەگەر پێشنیارەکەمان قبولکەن بەسەر چاوان داوت خۆش بێ لەکە بەخۆشم پێشنیارە شکەمەیە فەرماویش بڵێ وەڵایی بخۆم پۆلیسمەوە سار مانگارێ ناوڕوونا سبەی قەرەبوو دێ بزانەگەر معلوماتێک بەرنامەشی لەسەر بکەن قەرەبووی چێ لە چ ڕۆیەکەوە وەڵای قەرەبووی ئاسایش و شورتەینە هیچیان نیان داینی زیادەی موچە ئەن قەرەبوو زیادەی موچە بەڵێ بەرێ بەڵێ باوکی شەماڵ هیواداری نردوو خۆراکیش زۆر زۆر بەڕاستی ضرورە شتەکە ینی پێ زمانگە هەزە زەیت نەهاتیە بەرێ ئەگەر بەرنامەشی لەسەر بکەن وەکو پێشنیار وەرەگرن لە لای من زۆر باشە پێشنیارەکەت لە بەرچاوگرین بە تاکیت باوکی شەماڵ لە شەقڵەوە بەلێ تەماشاوان نێژا بابەتێ مە وەکوین لەسەر ئەکرانێ دەبینن بناوبوونیشانên مەترسیە مادên هۆشبەر بەڵاوبوونا مادên هۆشبەر لە هەرێمێدا گەل و مەترسیە نوێ چنە چ بێتە گەرن ئەف مەترسیە بێتە شناوبرن کو مادên هۆشبەر لە هەر جهەیەکی هاتکە قەدەغەکردن کرین و سەرەدەریکردن پێراژبەر و هەر کەسێکی وی مادەی بکارتینە دەبێ کەسێکی ژەرویە تەندروستکیوە تەمام دکەوە و دەبێژە کەسێک بارگرانیەکی هەری مەزن لەسەر ملێن جڤاکی گەل و دناوە جڤاکی مەدا چ بێتە کردن کو ئەف دیاردە بە تەمامی بێتە بمبرکردن هەڵکەوت لە هەولێرەوە کاک هەڵکەوت فەرمۆ ئالو بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سوپاس شەوارد بە تۆرەکە بەڕاستەوەیەکی هەڵبژاردووە هیوادارم ئەو کەسێکەوە لەسەر مادەی بێهۆشکە دەجیرێت سەرەتا لە سێدارێ دەم بۆ ئەوەی بۆکانتر هەموو بێتە پان ئەگەر یەکێک لەبەر چاویەوەکانی تر لە سێدارە بگرێت لەسەر ئەم کارەوە جارێکی تر کەسانی تر ناتوانن ئەم کارە دووبارە بکەنەوە بەڵێ بەڵێ تەماشاوان نێژا وەکو کاک هەڵکەوت لە هەولێرێ و هەند بێگومان کەسێکی دیژی کە بداخوانیەدا کو ئەو وەسا دەبینن چارەسەریا vê pirzgirêkan ku ji navbirna diyarda bazirganîkirin û bikaranîna madên hojber ew ku ev kesên serederiyê li dûrveyekê dikin pêwîst e bêhne bi darvekirin ku ew dibêjin ku ev e başterîn hel e. Elî li şerî Silêmanî kayek elî em keto baş. Bêstûn gere pêwendî kayek elî daxira kayek bêstûn li Helepçe. باشی بەڕێزم زۆر سپاس دەستخۆشیە و بەرنامە جوانەندی یەکەم بەڕێزم من خۆم باسی ئەو تۆر و مادە مخەدەراتانەگەی من خۆم یەکێکم لە بنکە پۆلیسەکان کە زیندان بووم لەو مادە مخەدەراتانە بەکارهێنا بەرامبەرم چۆن بەرامبەرت بەکارهێنایە پۆلیس ئەو مادانە بەکاربێنێ بەرامبەر بە زیندانی ئایا حکومەت چۆن دەتوانێت ڕێگیری لێ بکات لە چ ڕوویەکەوە چۆن نمونەیەکی وەڵاهی نمونەگە زۆرە سوارم زیاتر بی خەمەڕوو بە بەڵگەیشەوە کە ئەو مادانە کە بەکار هاتووە بەرامبەرما هەر بە خۆشم شخصی دووەمش کە لەگەڵم بۆ ئەوی زۆر بەکارهێناوە بەرامبەری بۆ سەبەبەکەی چی بوو؟ وەڵا سەبەبەکەی کێشەیەکی کۆمەڵایەتی بوو لەبەرەوەی نەیانتوانی بە ئازار و ئەشکەنجە تعزیب و شتماندەن لەبەرەوە شتەکە هێنێکی زۆرێکی لەسەر بوو دوای هەڵتان بە پەرداخێکی ئەو کێشیان بەرامبەروان مادەی مخەدەراتیان بەکارهێنا بەرامبەرمان بەڵێ باوکی ئومێد لە قەسرووکێ دیگەلمە ئەزبارم باشی بابێ ئومێد کەرم کە باشی برا سوپاس بکەم والله من داخل برنامه بود که گلم کو پاخوین فرمو پشمرگین زیروانی اما اول چند دو هیوه تقریبا فاطمی دیجم ابرو صبح و چه دیوارنی نه نظام مثلا راتبی چلی آمی عالمی ورگز با زیروانی ورگز سەدەما نابێژنەوە گەل و بەرپرسیارن هەوە لە زیێرەبانیە چت بێژنەوە بۆ نادەن بۆ تاخیر بووە خود اما دیجم على اساس زیده بین گلیتن و چه دیوارنی نه راتبی و نه زیده بین بەڵێ بەڵێ بابێ ئومێد هەیڤیدارین سەرنجەتەوە و پێشمەرگەیەکی زێرەبانیەوە کە توت بێژی دو هەیڤن مەعاشێوە نەهاتکەدان هەموو ڕۆژێ دەبێژن ئەڤ ڕوسبەهی نەدا هەیڤیدارین جێن پەیوەندیدار هایداری بۆ چۆناتە و ڕاوشاتە بنەوە پێشمەرگەیەکی زێرەبانی بەڵێ حەبیب لێ باژارێ دووکێ مرحبا گۆک هەکەوەر بەڕێز سەرچاوێت من هەر بژیت
ئەو تەوەرە ببوورە زیکەوە نەگەشتێ سەر چ بوو؟ تەوەری مەل سەر بەڵاوبوونا مادن بێهۆشکێر کاک حەبیب لە کوردستانێک و مەترسیاوان چێ گەل و چی بێتەکردن ئەف مەترسیە بێتە شناف برن. وڵی دەبێتن حکومەتۆمە یا هشیار بیت و هەر واسۆ ملەتێمە و هەڤڕۆ ینی پێک بە هشیار بم بوو نەهێلانۆڤێ دیار دێ. ئەو ڕێوجێنها بەلا ئەو ڕێوجێنها دێنەگرتن بۆ ئیرۆژێک بێگومان لە سلێمانیا کەسێک بڕاگەس گرانات کێگرتن و نێزی کیلوکە حەشیشێ بێ بوو توان ڕێوشان چەندە ئاستی پێویدات بینی وڵی ئەسواسە شیرەتەمە ئەوە بوو وان کەسە ئەوێت کول زۆڵگەها ویت سنوورە مەسەنەن وان خاڵە بۆ پتر احتیمال دەنە پشکنینێت وان جوورە گونەهباریە ینی تشتێت گونەهبار و بێهوشکەر بەخوازۆمە ئەوەیە. بەڵێ کاک حەبیب سووران لە شارە زۆرەوە کاک سوورانم کاتەوە باش کاکی بەڕێزەکەم زۆر سپاس فەرموو باشی قوربانگیان وەڵای من دەربارەی پێشمەرگۆ برا جوانەکەم ئەوە بەیانی شانزەی مانگە موچەما وەرنەگرتەوە پێشمەرگە ئیزۆرە ئێمە پێشمەرگەی مەڵبەندەکان و کۆمیتەکانی گەدی نیشتیمانی کوردستانی یەک ئاوڕمان لێ نادەنەوە خوا ئازانەیە بەیانی ئەگەر بێمە بۆەوە ماڵی خۆمان بڵێم ئەبێ یان ماڵدەنەکەی لاشی خۆم فرۆشمیان بەبێ فشەکانی دینی خۆم فرۆشم من داواتان لێکم لە کەناڵە جوانەکەی ئێوە لە هەواڵەکانە دایبەجێن کاکە بەیانی شانزەی مانگ وەڵی وەرمان نەگرتووە بەس یا مانگە مانگی پێشتریش یان هی ئەمان یازمان وەرنەگرەوە مانگی 12 خۆ دەزانی بەیانی ئاسایی سوورتە موچەی تەوزیعەکە یا من داواتان لێکم لە کەناڵە جوانەکەیەوە لە کەناڵی گۆڕان و وەڵی حاڵ کاک سووران تۆ پێشنیارت بووچ بوو موچی ئێوە نەداوە ئایا ئێوە داواتان کردووە لە بەرپرسەکانی ئێوە سەبەبێکی چییە پێتان نەڕاگەاندراوە بوو ماشەکە ئێوە تاخیر بوو سەبەبی ئێمە مەگەر ئێوە خوا ئەینە ئێمە سەبەبی چیکمانێ تەلەفۆنەکەی بۆ مەڵبەندی سلێمانی ئێمە بەسەر بە مەڵبەندی سلێمانی مەڵبەندی سلێمانی ئەڵێ کاکە غەزێنە پارێتیانەمەوە ئەی باشە خەینە غەزێنە پارێتیانە بۆ مەمەسا بۆ هەیە بۆ ئاشایز بۆ هەیە بۆ شوردە بۆ هەیە وەڵڵی خاوەنی چوار مناڵ ماڵ مەکانی کریا مامی 300,000 هەیە ئایا 300,000 بیدەمە مناڵ بیدەمە کرێخانی ئەوەی کە تەلەفۆنیان کردووە خێزانم ئەڵێ کابرا هاتووە وەڵڵی دەرمان ئەکە مانگی 150,000 دەم دەی خوا قوڵێتی پێشمەرگە مەحاڵێتی من داوا لە کەناڵە جوانەکەی وەکەم دیکە لە بەر خادی خۆ پێغەمبەر لە هەواڵەکانە دایبەزن بڵێن لەسەر چی موچەی پێشمەرگە بەڵێ گای سۆران بەتاکیت گرنگی بەوە دەین بەبەوەی بە سەرنجی توا دەین هیوادارین شوێنە پەیوەندەرەکان وەکوتوا لێ مادەم خاڵی تو ئەوها بێ جێ لە سەرنجەکانی تو بێک و پێویستیش ئاوڕیت لێ بدەێتەوە نەبەس لە قۆشتەپا باش هەموو کاتێکت زۆر سپاس وەرن کاک نەبەس باشی زۆر سپاس فەرموو کاک نەبەس ئەمەش دەسۆشی بەرنامەکە لێکەین زۆر سپاس بەنسبەت پێشنیارەکە زۆر جوانە لە سەرماری هۆشبەرەکان حەق ئەمانە بە سێدارە بدرێن بە پرسیارێکشمان هەیە حەزمانەیە بگەن سەر لە ناحیە قوشتەپە بدەمزانە وەزعی قوشتەپە چۆن نییە قوشتەپە ئەگەر لە ڕووی خزمەتگوزاری هیچی بۆ نەکراوە لە قوشتەپەش ئەگەر لە سەر حکوومەتی پارتی نەبیتن هیچ بۆ ناکرێتن ئەگەر یەکێکی بیانیان گۆڕان بیان یەکێتری بۆ ناکرێتن بە حیاتی بەس پارتی بۆ دەکرێتن دەمانێت سەری لە قوشتەپە دەزانوت قوشتەپە کۆکوونی ئەگەر ڕێسەکانە ئەوەی خالی لە کۆمەڵگە خاصە کۆمەڵگەکەوە بە ئێرانەکان ناسرەوە ئەگەر یەکێتی بی زۆر ناکرێت ئەگەر پارتی زۆر دەکرێتن بەڵێ کاکتم بەس سپاس پەیوەندێکێت ڕزگار لە ڕانیا کاکە کەرباشی زۆر سپاس کاک ڕزگار فەرموو بەڕێزی یەک پێشنیارە مەمنون دەبم لێ وەرگرن لە خزمەتدام فەرموو لە منە هیوادارم ڕێ بەو کەسانە بدەن ئەگەر سەرد و تێبینیان هەیە دوو کەس پەیوەندیان کرد لە بارەکانی مەڵبەندەوە دیار بوو هێندەشان قسەی کریشان پەیوەندەکەی بڕا منیش وەکو کەسێک لە بارەگای مەڵبەندەوە پێشمەرگێکی مەڵبەندم کاک ڕزگار ببووە ئێمە پەیوەندی هیچ کەسێک نابڕین ئەوەی پەیوەندیش کردەوە و ئەوەی ویستووە گوترانی ئەو پەری کاتیشمان بۆ تەرخانکە ئێمە پەیوەندی هیچ کەس نابڕین تکایە توش ئەتوانی بە هەوەزی بە کەیفی خۆتەوەی تواتەوەی فەرموو قسە بکە بەڕێزی من حەفم کە من تاکە ڕۆشنایی و مێد و سرای ڕووناکی ما بە کەناڵی نالیایە دەسۆشتان لێ دەکەم ئێمەش لە خزمەت ئێوەداین بەڕێزی من بۆیە سەرتا دەسۆشینەکردن نەمەویست کاتی بەرنامەکەت بگرم من وەکو پێشمەرگێکی مەڵبەند یەکیتی 50 شەوم هاشم وەرە نەگرتووە و 295,000 دینارم هەیە تەمەنم 25 ساڵە ئەگەر ببمە
25 ساڵێکە ناتوانم ژیانی سەری پێکۆنم نا خانومێنە عەرزم هەیە 295,000 دینار هەر ڕۆژێک بەرپرسێک یو حزبانە 295,000 دینار بەس بە کارتەکەی سرف دەکا من 50 شەوە وەرم نەگرتووە هەیە من گەنجێکم هەیە هێز مناڵیە لە کرێ خانوودایە 5 ساڵە پێمان بڵێن ئەمڕۆ ناسپەی زیاد دەکەم معاشی پۆلیس ساسایشیان زیاد کرد دەستخۆشیان لێ دەکەم بەڵام چونکە یوان زیاد بووە گرانێک لە بازاڕی پەیدا بە قوڕ بە سەری پێشمەرگەی وەک من بووە وەکو تۆ لێ 50 ڕۆژە تۆ موچەکە شەوەندەکەمە بوو 50 ڕۆژ تێپەڕی تۆ هێشتا موچە وەرنەگرتووە ئایا لەلایەن بەرپرسەکانی ئێوەوە چی بێواڵێن بوو معاشەکەتە ناوەندە تاخیر بووە کاک ئاکاریچان وەکو پێشمەرگەیەش من زانیاریم لەسەوە نیە ناشتوانین دینی بەرپرسێک بکەی لێ کۆڵە لەگە بەرپرسێکۆی بەکەی خۆیانە دەچەوسێنەوە بدەنیان نەدەنێ ناتوانانی ستە بکەی گلەی وەکو ئەوان ئەنی بیان و چییە کە معاشەوە بەو شێوەیە تاخیر بووە بیانەکەوەیە دەڵێن لە وەکو من زانیاری بێ دەڵێن لە وەزارەت موچە تەرخان نەکرا لە بانک بڕاوەشتێکی وام زانیاری هەیە دەڵێن لە بانک پارە نەماوە بەڵام نایە حزبێک بێ ئەو خەڵکە دەچەوسێنێتەوە ئەو خەڵکە دێنە دەبا 300 زانیاری ئێوە نییە من لە پۆستاڵەکەی بەرمەوە هەتا تفەنکەی شانم بۆ خۆم دەیکڕم دڵکی داوامەکەم بۆ خۆم دەیکڕم 5 ساڵار دەڵێن ئەمڕۆ ناسپەینە زیاد دەکا من لێرەوە یەکێتێکی دڵسۆزم یەکێتی چپای کوردستان دەڵێم خاست ئەگە بێت و معاشی باراکان زیاد نەکرێ بەڕاستی پێ بڵێم بۆ پیشانانێکی گەورە دەکرێت ناڕزایشی گەورە هەیە لە نوێزەکە یەکێتی چپای کوردستاندا کەسێکی دڵسۆز یەکێتیشم خاوەن شەیدیشم بۆی لەو مینبەرەیەم بۆ قسە ڕادەگەێنم هیوادارم بەرشتەکان جوان لە قسەیم بێ تاێک بە موسەی ئەو هێزانەدا بخشێنەوە هەیە برای شەیدە هەیە بریندارە هەیە 20 ساڵە پێشمەرگەیە بەڵێ کای ڕزگار هیوادارین وەکو پێویست قسەکانی خۆت گەیاند بێ و خەڵکی زۆریش لە سەرێری پەیوەندیای کەری ئیجازەمان بیتێن کایک ڕزگار لە ڕانیە عومەر لە کەرکووکەوە ئەم کاتۆ باش هەموو کاتێکت کای کۆمار دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو برادەرێکە پەیوەندەکەی لەسەر مەڵگرت بەڕاستی من زۆر دەمێکە هەوڵدەم بەشداریکەم حەز دەکەم لەسەر ڕاگەیاندنەکان قسەکەم مەگەر ڕێم پێ بدەیت وەڵێ تەوەری ئێمە تایبەتە لەسەر مادەی هۆشبەر بەڵام فەرموو سەرنجی خۆت نیشان بدە زۆر مەمنونتم سپاسم کە ڕێت پێمدا وەڵای وەکو ڕاگەیاندن هەر ڕاگەیاندنی هەڵەسێت باسی کۆمەڵێش دەکات نازانین ئێمە بڕوا بە کامیان بکەین بۆ نمونە ڕۆژە لەگەلی کوردستان دەرچوو وزیری بریکاری پێشمەرگە ئەڵێ 150,000 موچە زیادی کردووە لەگەڵ کچەکە مقابلەی کرد کچەکە دووبارە و سێبارە وتی هێزەکانی هەفتا پارێزگای تیپی مەڵبەند ئەگرێتەوە وتی بەڵێ ئەگرێتەوە بە دڵنیایەوە دوای کاک جەباریاوەر ئەڵێ 100,000 ئێمە تێناگەین ڕاگەاندن بۆ ئەمەل لێکات هیچێکە لە 150 شەو معاش نهاتووە ئایا ئێوە بۆکو کە NN یاخود وەکو NRT چاونەترس و چاو کراوەن بۆ مەسئولەکان داوات ناکەن ڕاستەوە خۆدا دیان بینین بە ئەحراز بنزان بۆ پێشمەرگە ئەتەوسێننەوە یعنی هۆی چییە تاخیر دەکەن کاکە زیاد ئەشمان نایە بەس بۆچی فەرقەکەن لەبەر لە ئاسایش و پێشمەرگە خۆیان زیادی کردووە بەڵێ کای کۆمەر ئێمە وەکو NRT بەدواداچین بە هەر پرسێکی ڕۆژانەیەکەین زانیاری وەکو خۆی ئەگەینین ئەو شۆڕۆڤەکردنی هەر پرسێکیش لەلایەن بەرپرسەکانەوە سەرنجی توش بێگومان وەکو پێشمەرگەیەک کە توالێ ئەوە گلەی تۆیە لە بەرچاوە گرین بەڵێ سپاس دەکەم سپاس بەس من ئەوەنە ئەڵێم خۆیان باسییان کردووە خۆیان ئەڵن ژن و مناڵی شملیان ئەکات هێزەکانی هەفتاواتە هێزی تیپی پارێزگای مەڵبەند و لەخ و کۆمیتەکان بەڵام ژن و مناڵ شملی ئێمە ناکات شملی لیواکات خۆیان قسەکەن تەبلیغی ناکەن بەڵێ کای کۆمەر چییە بەڵێ هیوادارم ئەوان جێ لە تو بێ چییە وەکو توالی بەرسیوی پرسیاری تو لەلای ئەوانە بێگومان عەزیز لە شاری سلێمانی جان بەرێز ئەم کاتێ بەر هەموو کاتێکت کای عەزیز خۆشی بەنامەکەی لێکمەر لەسەرەوەرەنیە دووسێ برادەری پێشمەرگەی تەلەفۆنیان کرد بۆ مەسەلەی معاش بەڵێ معاش هاتووە هی مەڵبەند هاتووە ئەوە پێشیانوتین دوای ئەوە زیاکات کە خەریکی یەخستنی ئەو بجێ و نازانانی پێشمەرگە وشتانە ئەوی لەگەڵ هێزەکانی وەزارەت و وشتانە وەکو تۆ لە ئێستا معاش هاتووە وەکو زانیاری تۆ بەڵێ من وەرم گەر خۆم پێشمەرگەم یارە وەرم گرتووە بەڵێ هیوادارم ئەوانیش گیان لێ بێ لەوەی کە موچە هاتووە و بێگومان بە شێوانیش وەربگرن بۆتم زۆر کەس تەلەفۆنەکە و نازانم بەڵام هاتووە کەی هاتووە کاتەکەی کەی بوو خۆم وەرم گرتووە باشە ئەدێ زۆر باشە بەڵێ کاکەزیز لە شاری سلێمانی باوکی محەممەد لە دۆست خۆرماتەوە لە گەلمانە باوکی محەممەد ئەم کاتەوە باش هەموو کاتێکت فەرموو بەداخەوە هیوادارم دووبارە باوکی محەممەد بتوانێت پەیوەندی بکاتەوە بەڵێ تەماشاوانە نێژا هەماری فاڵێ بێئیشیە هۆی بڕاوبوونەوەی ئەنکۆ مادەی هۆشبەر ئەگەر خەڵێکی کاری هەبێت چ پێویست دەکات مادەی هۆشبەر بفرۆشێت و بەکار بنێ
هەروەها شەمێران سلێمان لێ یەکێکی لە هۆکارەکان ئەوەیە کە مەرجەکان تۆند و تۆڵ نینە و ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی ئیرانی دێتە ناو هەرێمە و پشکنینی تەواویان بۆ ناکرێت. پشتی بێناوبەرەیە جارێکە دن لەسەر هەمان بابەت ئەس دیگەلمەمە. جاردن سلاف تەماشەوانەنیژە لە گۆر ئاماران لە هەرێمێ ئەو جۆرێن مادن هۆشبەر کو دنەهادا لە هەرێما کوردستانی دێنە بکارێنان پێک تێنجە تلیاک حاشەیە شێڕۆین کراک کو ئەڤە جۆرێکی زۆر بباندۆرن و تێکە لە بە مادên کیمیایی دیگەل جۆرێ کۆکاین. بەڵێ هەر لەسەر vê تەوەرێمە دیاری لە حاجیاوە. دەستخۆشیەوە بەرنامەیەتان لێ دەکەم. زۆر سوپاس کاک دیاری. بەڕاستیە من بۆ تەوەرەکەتان تەوەرێکی زۆر جوانە بەڵام بەنسبەت موسەی پێشمەرگەوە دەمەوێت قسە بکەم لەگەڵ جەنابتانە شاشەکەیەوە بینەران ببینن. بەڵێ بەڕاستی پێشتر برادەرێک لێ دوانێکی داوتی مەڵبەندەکان موسا وەرگرتووە هیچ ئەسڵ و ئەساسی نییە. مەڵبەند و لە خەکانتا ئێستا هیچ 50 دانە ڕۆژە هیچ موسێکیان وەرنەگرتووە هێزی پێشمەرگە. بەڵێ بەڕاستی ئەوانەی کە ئەو لێدوانان دەدەن لاگان لە وەزعی پێشمەرگە نییە دەنا 50 ڕۆژە لەقەکانیش و مەڵبەندەکانی وەریان نەگرتووە. شتێکی زۆر ناڕەوایە بەرامبەر هێزی پێشمەرگە دەکرێت. بەڕێز کاک ئەنوەری عاجز عوسمان و کاک زەبادیاوەر لەو ڕۆژانە لە گەڵاڵەکانی خوانەوە لێدوانیاندا هێزی پێشمەرگە 150 زیاد دەکرێت و نازاوەتی 100,000 زیاد دەکرێت و زۆر سەیرە هەر ئەڵەی گاڵتە بازاری بە پێشمەرگە دەکەنەوەوانە. بەس بەداخەوە پێشمەرگەش تێناگەلیان دانی دەستنەوە سەر سندوقی هەڵبژاردن سەر سندوقی دەنگدان ڕێک دەنجیان بۆ دەدەنەوە نازانم تا کی پێشمەرگە تا کی ئەو ڕێزم بوویان ینی هەڵوێستی خوان وەرناگرم بەرامبەر ئەوانە. بەڵێ کای دیاری سوپاس بینەرە بەرجەکان بێگومان ئەمە بەرنامەی ئێوەیە ئێوە ئازادن لە بەردەمای چون سەرنجی خۆتان نیشان بدەن بەڵام ئەگەر لەسەر تەوەری ئەمڕۆمان لەبەرەوە تەوەرمان زۆرە بەرنمەیەکی ڕۆژانەیە لە هەر بابەتێک تایبەت بێ بەژیانیەوە بە تەکیید ئێمە لە خزمەتیەوە دەبین تەوەرەکە ئەخینە بەرباس قسەکردن. کاک شاخەوان لە 4 قۆرناگەر تایبەت لەسەر بابەتەکە بفەرمووکای شاخەوان. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم مەڕاستی بەرنامێکی جوانە. سپاس. بەڕاستی لەسەر مادەی هۆشبەر لەلایەنی خەڵی باشماغ و حاجۆمەرانەوە کەو سارانەی لە سنووری ئێرانەوە داخل دەبن هیچ پشکنینێکی جوانیان بۆ ناکرێت مادەی هۆشبەر هەمووی لەو سنوورانەوە دێتەوە خوارە لەبەوە هیچ ئینەشیان بۆ ناکرێت پشکنینێکی باشیان بۆ ناکرێت و لیان ناخۆڵنەوە سارەکانیان چیان پێوتیان پێنیە. بەڵێ وڵە بابەتێکی شمێ لەسەر موچەی پێشمەرگە وڵای موچەی پێشمەرگە زۆر کەم ئێستا مەحالیان لە هێزەکان. بەڵێ بەڵێ بەداخەوە پەیوەندی کای شەخەوان هیوادارین پەیوەندیمان پێوە بکاتەوە کۆ لە چەمچەماڵ. ئەم کاتۆ باش هەموو کاتێکت کاکۆ دەستخۆشی ئەو بەرنامەیەتان لێ دەکەم. سپاس بۆ جەنابەت فەرموو. وەڵای من بۆ ئەو بەرنامەیە حەزەکەم ئەوە کێتە سەر حکوومەت دەبێت ڕێگری لەو شتە بکات ئەو مادەی هۆشبەرە نێتە هەرێمی کوردستانەوە ئەویش بە کۆنترۆلێکی باش لە حدودەکانە یان ئەو کەسانی کە لە ئەوروپاوە دێنە ناو هەرێمی کوردستانەوە لە ڕێی مەتارەکانەوە دێن. بەڕاستی ئەو مادەیەکی کوشندەیە چۆن با بڵێن تیرۆر هێزێکە با بڵێن بە شێوەیە خەڵک لە ناوەدا کە ئاگاش لە خۆت نییە چۆن لە ناوەدەدا ئەو مادەیەش وایە با بڵێن تێنتیەکی لەسەر خۆیە تیرۆرێکی لەسەر خۆیە ینی بەڕاستی ئەگەر بێت و حکوومەت کارێکی وا نەکات کە ڕێگر نەبێ لەو شتەی کە دێتە ناو هەرێمەوە بەڕاستی من ئەڵێم هەرێمی کوردستانیش بەشێکە بێ لە وڵاتەکان و چۆن باڵێن ئێران و ئەوروپای گرتووەتەوە بە شێوەیە کە کۆنترۆلی زۆر زۆر زەحمەتە ئەگەر بێت و هەرێمی کوردستان ئەم حکوومەتە بێت و لە ئێستاوە بە شێوەیەکی چاک بە شێوەیەکی بتە و ڕێگری بکا لەو کارە بەڕای من ئەتوان بڵێم هەرێمی کوردستان ئەبێتە جێگایەکە لە 180 بۆ 5 ئەو مادەیە کەمە بێتەوە
بەڵێ ڕاستی من پێشنیازێکمە بۆ بەڕێسان ئێوە بەرنامەکەتان لەسەر مادەی هۆشبەرە بەڕاستی دا لەو بەڕێزانەکەم کە پەیوەندیەکەن لەسەر بابەتەکە قسە بکەن نەک لەسەر موچە و لەسەر پێشی پێشمەرگە لەبەرەوەی خۆم چەندجا گوێم گرتووە لە بەڕێسان بابەتان هەبووە لەسەر پێشمەرگە و موچەوانە حەز دەکەم بۆ بەڕێزانەی کە پەیوەندیەکان لەسەر ئەو بابەتە قسە بکەن کە بەڕێسان پێشکەشی هاوڵاتیان من دەستخۆشیتان لێ دەکەم. زۆر سپاس کاکێک ئێمەش هیوادارین سەرنجی تۆ بینەرە بەرزەکان لە بەرچاوەرەگرن کە ئێمە وەکو تواڵەیە چەندین تەوەرما لەسەر هێزی پێشمەرگی کردووە کە حەقی خۆشیانە وەکو توێژێکی گرنگی کومەلگا کە بە داداچوونی پرسیاوانیش بکرێ. بەڵام ئێستا تایبەت لەسەر تەوەریەم ڕۆمان بێگومان ماڵا ڕەمەزان لە کفری گیانەکەم ئەم کاتت باش هەموو کاتێکت قوربانتم باشن زۆر سپاس زۆر سپاسانەکەم بۆ تەوەرەکەتان سپاسی ئەو برادەرژەکەم پەیوەندەکەی وەرگرتم زۆر سپاسی مەش خۆشحالی بۆ پەیوەندیکردنێت فەرمۆ قوربان هەرچە لە پرسیارەکەم پەیوەندی بە تەوەرەکەەوە نییە دەربارەی موچەی هێزی پێشمەرگە گیانەکەم بۆ خۆم پێشمەرگەیش نیم پۆلیسم بەڵام ئەبوایە برا ئەوەی ئێمە سەرۆک کۆماری عێراق پێشمەرگە بووە سەرۆکی هەرێم پێشمەرگە بووە سەرۆکی پەرلەمان پێشمەرگە بووە و جێگرەکانیان پێشمەرگە بوونە وەزیرەکانمان پێشمەرگە بوونە ئەی ئەوان لە معنادی هێزی پێشمەرگە نەزانی ئێمە ئەزانین ئایا بەڵێ بەڵام ئەگوابێ بە هەمومانەوە هەرچەند ئێمە پۆلیس و موچەمان زیادە من داواکارم ئامادەیشم هەرچەنە لە موچەکەمە بڕن بخێسەر موچەی هێزی پێشمەرگە بەڕازی هێزی پێشمەرگە هێزێکی مزاحیە هێزیەکە هەمومان فەخر و شانازی پێوەکەین هێزیەکە ئێمە چارەنووسمان بە هێزی پێشمەرگە گرێدراوە بە قوربان. بەڵێ مەڵا ڕەمەزان لە کفریەوە ئازاد لە شاری سلێمانی بەڵێ بەڵێ کاک ئازاد دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەیە زۆر سپاس زۆر مەمنونە بم ئەگەر مەجالێکم بنێ برادرانی کۆنترۆڵ لێم نەبڕن ببوورە ئێمە تەلەفۆن لە هیچ کەسێ نابڕین ئەمە ئەسلەن بەرنامەی خۆتانە من لێرە بەس خزمەتیەوەکەم هیچ دە ساڵ بەس خزمەتیەوەکەم هیوادارم هیچ ئەو ڕایە لە هیچ کەسێک هیچ بینەرەی دروست نەبێت کە ئێمە پەیوەندی بڕینگە لە جا خەلەلی تەکنیکیە بەڵام بڕینی پەیوەندی مەحالە. بەڵێ دەستان خۆش بێ بەڕێزم دەبارەی مادە خۆشبەرەکان طبعا ئەمە هەمووی دەگەڕێتەوە سەر کێشەی خەڵک کە لەلایەن ئەوەی کە موچە و ڕاتبوو مەعیشەتی زۆر خراپ بێ خەڵکان پەنا بنە بەرەم مەسائلانە دەربارەی مەسەلەی موچەی پێشمەرگە حەز دەکەم یەک شتێک بوژێنم لە بەرنامەی بەڕێستانەوە کە تا ئێستا هیچ کەسێ باسی ناکا لە کەناڵەکانەوە تەنانەت بەس ئەو کۆمەڵە پێشمەرگانە نین کە کێشەی موچیان هەبێت کۆمەڵی خەڵکی تر هەن هەر پێشمەرگەن بەڵام لە ساڵی 2005ەوە چوونەتە سەر وەزارەتی دیفاعی بەرگری کە بە پلەی ئەفسەری بوونە ڕوتبەیان بەرز بووە بەڵام وەزارەتی دیفاع بە هیچ شێوەیەک دان بە بڕوانامەکانیان ناهێنێت دان بە شەهادەکانیان نانێت کە لەو کۆلێجی سەربازی قەلەسوالان تەخەڕوجیان کردووە بڕی ئەم ئەفسەرانە زۆرن زیاد لە 4000 بە پارتی و یەکێتی و ئەحزابەکانی ترەوە تا ئێستا گەورەترین کێشیان هەیە ئەمانە خزمەتیان بۆ حساب ناکرێت کە لە ساڵی 92ەوە پەیوەندیان بە هێزەکانی پێشمەرگەوە کردووە بەداخەوە هیچ لایەنێکش لێمان ناپرسێتەوە خۆم یەشێکم لەوانەی کە لە 92 پەیوەندیم بە هێزەکانی پێشمەرگەوە کرد و ئەفسەرم و بەڵام وەزارەتی بەرگری بە هیچ دان بە ڕوتبەکانمان ناهێنی و هەتا ئێستا ئێمە بە پلەی نزمتر اعترافان پێکراوە بەڵێ کاکی ئازاد لەلایەن تەقاعود و لەلایەن هەموو شتێک بۆ ئێمە بەشخوراو بووینە بەڵام بەداخەوە هیچ لایەنێک نییە تا ئێستا ئاوڕێکمان لێداتەوە تەنانەت کە تەقاعودیشە بن لە ئاخیرا پێیان داوای کاگە شمولتان ناکات. کاک ئازاد سەرنجی تو گەیشت بێگومانەوە لە چارچەی تەوەری مەژدانە بوو بەس کاتی زۆر پێویستمان بدایت هیوادارین هیچ کاتێکی دیکە قەلەقیەوە نەبی کە پەیوەندێکێتە پشرەی وەکو پێویست ئێمە لە خزمەتی تۆ دایم بەڵام خەڵکێکی زۆر لەسەر هێلی پەیوەندی بەک ئەوانیش کاتە بەیەکی یارمەتیمان بدەیت کاک ئازاد لە شاری سلێمانی سوپاس هاوکار لە کێلارەوە ئەم کاتە داش بەڕێز باشی هەموو کاتێکت فەرموو قوربان کاکە ئەوە بەنسبەت ئەو تەوەرەکەتان دەستان خۆش بە تەوەرەی جوانتان بەبژاردووە سپاس فەرموو
كاك اواني بالنسبه لهن معدن وشبر وجيرن لكلا شش حو گنجان قد همي حفته جيبا ويا بر كاكا بۆ بەربوونایە هیچ شتێک لە سەریان ئیزبات نەبوو کە ئەوان ئەو معاملەیان کردووە؟ الله فحصيان كرو فحصيان رشتوا ولا بغات وتو اسبان ولا ثاني نازانم راسته درويه فحصيان بفاركري واشتوايا دوام بخاليش اشتاي شاري بيغم بسلي بيزمرقيه كاجا وصلوا حودي ما يسمع مع اسبان ولا نقدوا او بالنسبه دو برادر شك ولا رانيو او شيء ما اسمع خرام قلت مع اسبان ولا كان وديش مشاور نقدوا كاجا هادوشان دابز نكراو مرزان دي يفتلوا حودي ما هادوشان دابز نكراو بەڵێ کاکە ئەوکارە لە کێلارەوە بینەرە بەرزەکانە کۆیەوە جێ لێ بێ ئەوە چەندین پێشمەرگە بەڕێز لە شوێنە جیاجەکانی کوردستان بێگومان کە تەوەری ئێمەش تایبەت نییە لەسەر ئەو پرسە بەڵام پەیوەندیان کردەوە ئەو سەرنجی خۆیان نیشاندا لەوەی کە معاشیان تەخیر بووە معاشیان نهاتووە بێژگەلەوە کە معاشیان کەمیشە هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان گێیان لەم بەڕێزانە بێ وەکو پێویست ئەوریان لێ بدرێتەوە زانە لە زەرگەتە ئەو کاتە باش هەموو کاتێکت کازانە دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس بەڕاستی بەرنامەی ئاقی بەرنامەیەکی زۆر جوانە سپاس دەستخۆشی و بەرنامەتان یەکەم و جارێک تا دەجار زۆر سپاس ئێمەش زۆر سپاسی تۆکەین فەرموو کاکە جانێمە لەسەر تەوەرەکەیەوە من دەستخۆشیەوەتان یەکەم کە مادەی بێوەشکە لەم شارەیە نەمێنێەوە بگیرێ زۆر پێمان خۆشە ئەم شارە ناخۆش کردووە کاکە پڕیان کردووە لە ئەنواع وەشکا و شکات کردووە شارە زۆر مەمنونی بەڕێوەبەری پۆلیس و ئاسایش و هەمین بەڵێ بەس ئێمە ژێر داواکاریمانەیە کاکە ژیان ئەمانەیە لە ڕێگەیان تەلەڤیزیۆنیەوە بیخەینە ڕوو بەڵێ ئێمەش مەجموعەیەک فەقیر وەژار و داماوین لەم دۆڵە ڕوتە لای قەیوانەوە لای کانی گۆرانەوە خانومان دروست کردووە ئەمڕۆ بۆ حکومەتی بەحث ناتۆ ڕووخانیانە ئەمە حکومەتی هەرێمە یا حکومەتی بەحثە کاکە کاکی زانە هیواداریم سەرنجی خۆت بگەینی بەڵام بەبێی تەشهیرکردن تکایە بەڵێ هەڤار لە بەردەڕاشەوە شەو بەڕێ باشتر کاک هەڤاڵ کەرەمکە مەمنۆن سپاس بەڕێز داواکاریکم هەیە بەڕاستی داخوازی سەرکەوتن بۆ کەناڵەکەدان دەکەین دەستخۆشتان لێ دەکەین سپاس ئەوە 55 ڕۆژە ڕاستمان وەرنەگرتووە ئەموو وەکو پێشمەرگەی حیزبین ئێستا ڕاتباسی ڕاتبیش هەر وەکۆیتی 297 دینارە بەڵێ کاکە باڵ ئەوە بە سەرنجی تو نەبووە پێش توش چەندین بەڕێزێکی تری شار هەمان سەرنج بووە جارێکی دیکەش هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە سەرنجیەوە بێ هەژار لە کفری کاکەم کاتێ باش هەموو کاتێکت کاک هەژار باشی بەڕێزەکەم زۆر سپاس مەمنوین تەلەفۆنە مەمنونی ئەو کەناڵە هێوە من دەربارەی پێشمەرگانی مەڵبەند و کۆمیتەکانی کەدینی شمای کوردستان بەڵێ منێکی خۆم لەوانە لە خۆم بڕوا بکە هەموو گەرمیان هەموو شارە زۆر هەموو قەرەداغ لێیان ناڕازیە دەربارەیەکی دەربارەی ئەم موچەی مەڵبەند و کۆمیتەکان باشە بەیانی 16 مانگە کە ئەو برادرە ئەڵێ وەڵام موچە هاتۆ وەرگیرەوە باشە منیکە لەو پێشمەرگانە بۆ یاری من هاتو بۆ یاری ئەو هاتوو ئەمە ڕاستەکە من مەمنونی ئەو شوردەم کە ئەڵێ وەڵا من موچەکەم ئەوەنەی و پێشمەرگە ئەوەنەی هەیە بۆیان زیاکەندی وەڵا بیلایی بەیانی ئەسمە بۆ دەوامەکەم ئاگادارە مەگەر و قەرزکەم بەڵێ فەتاح لە باژارێ دووکێ کاک فەتاح بۆتە گەلێک مێژی سەڵافەنە بۆتە کەرەمکە نسبة لموديل الوجبات نوريجيش عن مخدرات العربية الدجنة بلى يعني أريد بيت قالك رجعتني كموش أبانا مني إيش شو توعية بتنكر يعني تلفزيون اسمه وجريدة اسمه يعني مجلة وهمتش محاربة ببتنكر ويدري أو نروي vete geten ya çuduluvani tenayet adan çünkü alacahalaka ya ikide kujitan evet khotan yedi hedit kujit najahalaka egjar yani ya eko ignorant etmedin
یو دویجی مال مرویان همین زمینی گرانه یعنی تأثیر که مالجی دل دیگر و امر رویت خود جی یعنی بیتن رو که نواس. بله. لهرما کردستان عادیان پیوندیدار که فتح اشارت پنده دن کو اوین بازرگانی بوید که نک هند گروپن او باندن مزنن ان کو چارچوبه گروپن مافیای ده هات بنری خستن کو هزه کیوانی زور هبه بلکو هندک تورن بچوک به هفرا گریدای نمادم تورن بچوک بدید نده چه شوازه که به تبکاری نام تای به تیل سنوران کو بگم گلی جرل سنوران در بازبه چوا ایرو سلیمانی کسی برای سیرانی گرتیه کو بگم لوی سنوری اینا وره نزیکیلا که حشیشه به بدید نده مادام موسا گروپت بچوکین چه بهته کرم بای هم حوالاتی که علی کاربن لەگەل جێم پەیوەندیدار بکو وەکو توت بێژێ بە ژارێکە دەدەنە مرۆڤی و مرۆڤ هێدی لەسەر دمەرە و دناو جوایکی دایفلاس دەبە تو بێ چا دەنرخنی برا اخو هاكو بينو كما قلت يعني هذا مطرسيين تشتا يعني تشتا كمطرسيه مازن الخسار ملاتي ما وخاص السرجنجا وهذا تشتا هجمات نخوتن بوار بك اوا يتشئ إرادة نادية يعني امر ذي ضعيف لجلده مدلتنا همین تنگ دست خود تناتیک دو یکیش خیزانه هر کس الموضوع خود الشيء العائلة خود كتخاف سنلات عملية موضح حتى 18 سالي ده أبنا كيفنا خاف كتوه يبقى عمرنا كيف تخافكو بله كاك فتح بله عبد القادر لرانيا مرحبا كاكا سرچاوم كوي بلاي من باشم تو چونی قلبي سلامتي مسألة موتي پشمرگای بقربان باشا تخدا سمندارا مسؤولك بس تفندات نهاية غالجبي بله باشا كتنقابون شيبو لك الوشي تماتي رديدة خواردو بايلا دودي دا چونا وزاري لدلولا هر پشمرگا تورا بي مثل شركة اشتاق لحدود هر پشمرگا آخر تخواهي حتى 15,000 دينار تخدا باريلو پشمرگاي بله كاك عبد القادر قربان آخر يعني بمن بيم خوش هدنك كم بقاتا مسؤولان ما جنابي كاك مسؤولي دا من پشمرگا ما جنابي كاك خوشتي دا من پشمرگا ما مدلال دا من پشمرگا هجي بابا پشمرگا تيلي هاد قري وسريبو فرمي ساعة من بخون پشمرگا ما اگر اشتكم نبي تغارش يشم مارو من دارم هي پیشش نفری تو خدا بسیطه داری امن استفاده سیطه داری نه پاره یا بله كاك عبد القادر هیوادارین کوتالی یا بر پسانه تو دنگت بگاتی و کوتالی هیوادارم دنگ بگاتی مش هیوادارین دنگ تو بگاتی بله راشول رواندوس شو باشتر سلام رزميلو شهيدان وخشي رشالي روان زقارما سپاس فرمو مش رزمان ابو تو بو همو خلقي رواندوس بله فرمو كاكا جانوا درباري هو مثلا انا بخوم طبعا الرافرين وكاتي وهلا اساس سليمان دوامكم بس يسا خالن نشيموي ما لبغي تمن مكتواو بس اواني كمثلا وشتانا اكل مرافي الرئاسه كانن يعني لكن مش هتاكو يسانك لرونا مثلا اساس سليماني او افرتانا تفتيش كاس ولا سوري كانوا انا تجي افرتكان دي انت سوري كيا كان انا كان سليماني راسي يعني زور خلق لي كاري بو مدافزين السيطره كان بو ما غالي ما انا كانوا نازع مسو السيطره كان هذا شدة وكاك جانا اخره نازع موضوع كتشيا يعني خلق تفتيش كليه في السيرك كان شيء والله الخانقي وبو مدافزين ولا خانقيات يا مثلا لحولي هاتينا كاك جا خو مسلاوني وطاراسل وخلق بله هذا خلق مثلا لسانك لو انا مثلا اساي سليماني ام بقوم تقريبا عبد الله اساي سليماني بيما يعني زول مثلا اجتماع كرديو زول شمالو كرديو انا لنا او شارع قلت مانو انا برو مثلا ساعات يشو دوشو خلقنا سو ذلك كوتو درمانا بله خلق فينا خوش السيد كان كدا دا لبزيني فينا خوش كان بو بيتنا خوش برادر هو مساله اوليه بله كاك رشول رواندوس ببر لبر ما كاتبان برا كتير و افين لهولي روا ما من الصبح على واني قساكي بله
بابەتی ئێمە بێگومان لەسەر مادەی هۆشبەر بۆ بەڵام زیاتر قسەیکردن لەسەر ئەو پرسێکە بێگومان پرسێکی حساسی جە لە ناوێ سای کۆمەلگا زۆر مەترسیداریشە بەڵام توش فەرم و سەرنجی خۆت بڵێ بەکو تواتەوێ ئێمە لە شاوێسین بەڕاستی عنی 15 ڕۆژ مانگنگەک نایە یعنی بێزار بووینە بەڕاستی گەڕێکەکە زۆر پیس بووە ئارێوەڵا ئیدیش لە فەقیڕی یعنی کۆرانی بەرامبەریمە تێغ دەکرێ ئیمە یعنی مردینە قۆریشە دەرێن چەند جار چوینە ئەوەشمان کردیا ئارێ لۆتان قیڕ ناکرێ بۆ قیر ناکرێ هۆیەکەی چییە؟ نازانم هەر دەرێ لۆتان قیڕ ناکەی بەڵێ دوا پەیوەندیمان حەمەسۆر لە سەی سایق ئەلۆ باشی بەڕێزگیان زۆر سپاس کاکە حەمە کاکە دەربارەی موچەکانی هێزی پێشمەرگە ئەمە بەڕاستی دەستخۆشیان لیەکەین ئەگەر موچەی هێزی پێشمەرگە زیادکەن بەڕاستی کاگەنوەری حاجی عوسمان چەند لێدوانێکی یاوە بۆ هێزی پێشمەرگە ئەمە بەڕاستی دەستخۆشی لیەکەن و زۆر دڵخۆشین بە کاگەنوەری حاجی عوسمان و بە لێدوانەکانی کە دەربارەی موچەی هێزی پێشمەرگە لێدوان دەدات جا هیوادارم مەسئولەکانی تریش هەراوە بە جەرگانە لێدوان بن دەربارەی موچەی هێزی پێشمەرگە بەڕاستی بەس ئەوی لێدوان بدات دەربارەی موچەی هێزی پێشمەرگە هەمووی خۆی کردو بەکەڕ و هەمووی خۆی بێدەن کردو لە موچەی هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگەش هێزێکی مەغدورە بەڕاستی هیچی بۆ نەکراوە مەغدورە لە هەموو بوارەکانەوە جا ئێمە هیوادارین مەسئولەکانی تریش وەکو ئەو لێدوان بن و خۆیان بەڵێ پرسیاری خۆیان دەربڕن لە دەربارەی موچەی بەڵێ کاکی حەمەسۆر ئەوە سوپاس بوو بەرە کاتمان بەرە کوتەیارەوە بەڵێ تەماشاوانە نێژا تاهر نۆری ئەڵێ لەم وڵاتەیە هەرچی ببێت ڕاستەوخۆ ناحەقی گەنجی داما و ناگەرم چونکە بێکاریان تا ڕادەی بێهوشی بەرزکراوەتەوە لە بێکاریە هەموو شتێکی ڕوادا هەروە هیوا قۆچاڵی ئەڵێ کۆنتڕۆل نەکردنی سنوورەکان گەورەترین مەترسیە لە بەردەم هاتنەناوەوەی هەموو جۆرە مادە هۆشبەرەکان کە زۆربیان لە ئێرانەوە هاوردە دەکرێن حکوومەت بەرپرسیەکە مەوەکۆ خۆی ئەڵێ هەروەها لام کوردیش ئەڵێ لەو برۆوەدا من چەند کەسێکی بازرگانی کورد هەبن بەنهێنی بازرگانی بۆ بکەن بەڵێ بەvێ کەم گەشتێدا و تەوەری ڕووی بەرنامە و بەرنامە مایکە خەڵک تەماشاوانە نیشا هەیە سبەی ئەفکاری من شوانادل تەوەرەکی گەرمتر دە خزمەتەوە دەبە هەر شاد و بەختەوەر بن ێبار باش